زۆر پێی متەئەسیر بوو مەقالەکە وا نووسرا بوو ماتت بئینتیظاری ولەدیها مرد و هەر چاوەڕێی کوڕەکەی دەکرد کابرایەکە خۆی نووسی بووی ئەوەی کە مەقالەکەی نووسی بڵێ ئافرەتێکی پیری بەتەمەنم دیت لەسەر لێواری بەحرێک لەو دەوڵەتە عەرەبیانە دەڵێ چوومەکنی لی نزیک بوومەوە پێم بۆ دا حاجی چ دەکەی لێرانی چێت وەختەکە درەنگە دەڵێ جستان بوو و بەرەو ڕۆژ ئاوابوونیش دەچوو گوتی وەڵڵا ئەوە کوڕەکەم ئەمنی هێنا ئەلێرەی دانام گوتی چاوەڕێم کە هەتا دێمەوە دەڵێمیش گوتم وەرە باری کوڕی خۆت هیچ فەرق ناکە گوتی نا ئەگە بێتەوە ئەمە زۆر مشەوە شەبی دری کە ئەمن لێرە نەبم هەر وەزعی تێک دەچی گوتم باشە ڕقەمی تەلەفۆنێک شتێک گوتی ئەو کاغەزەی دامی گوتی کاغەزەکەم تەمەشا کرد نووسی بوو ئەوە داکمە فڕێمدایە هەر کەسەری گرتەوە ڕقەم تەلەفۆنیە بابی باتەوە ماری دەڵێ پێم بۆ گوتم دا حاجێ وای نووسە گوتی باوەڕ ناکەم گوتم وەڵڵا وای نووسە حەزەکەی کەسی خوێندەوارت لەو بانک دەکەم سەرمایە وەرە ماری کوڕی خۆت ئەو شۆکە گوتی بەخوای نایهێم چاوەڕێی دەکەم لەبەرەوەی ئەو کوڕە بێتەوە ئەمن لێرە نەبن زۆر قەلبی تێک دەچی تۆ بەس بزانم بە چ دافعێگەوە لەوێندەری فڕێدا و کاغەزەشی دابووی کابرا لە سبێنێ دەچوومەوە دەوام تەماشاکەم پۆلیس و شت لەو منتیقەیە خڕبوویتەوە لە یەک لە پۆلیسەکان نێزیک بوومەوە گوتم چ بووە ئەوە لێرە خەڵک خڕبوونەوە گوتیان پیرێژ نەگەوشە لێرە لەسەرمان ڕق بووی تۆ مردیە جا ئەو مەقالێ بە هەندێک نووسە ماتت بئینتیظاری ولەدیها تۆ خووە هەر عەمەلێکەکەی لەو دنیایە یعنی بێت چ شتێکی تێدا حەبیتر ئینسان دڵی تێدا مرتاح بێ عەزیەتی داک و بابی بداتێ